لە ڕۆژی جیهانی ژینگەدا ئەمڕۆ ئێمە وەکو بەڕێوەبەرەتی هاتووی پارێزگای سلێمانی دەستە جەمشەقامی کرد بڕ و گۆڕەپانەکانی شاری سلێمانی کاتژمێری 11 بۆ ماوەی 2 پولە کاتوچۆر و جۆری سوارەوەکانمان ڕاگەڕۆ بزوێنی ئۆتۆمبیلەکانیان کوژانەوە بۆ بەرزباگرتنی ئەو ڕۆژەوە ڕۆژە بە بڕای نەتەوەی کردوەکان ساڵانە 5-6 دەستنیشان کراوە بە ڕۆژی جیهانی ژینگە و وڵاتە کۆمەڵە چالاکیەکرێ ئێمە وەکو بەڕێوەبەرەتی هاتووی سلێمانی چالاکیەمان بە باش زانی و بڕیاری بەڕێوەبەرەتی گشتی هاتووی بکە لەسەر شەقامێک تر بڕ و گۆڕەپانەکانی شاری سلێمانی بۆ ماوەی 2 پولە ئۆتۆمبیلەکان ڕاگیرێن و بزوێنەری ئۆتۆمبیلەکان کوژێنەوە. لە کاتی ئێستا لە سنووری بەڕێوەبەرەتی هاتووی پارێزگای سلێمانی کۆی سوارەوانی کە تۆمار کراوە زیاتر لە 460,000 سوارە تۆمار کراوە کە بریتین لە ئۆتۆمبیلی تایبەت کرێ بار هەڵگر پشت و کاڵی بیناسازی واروە ئۆتۆمبیلی کاتی زانیاری و هۆکاری لە 60 هۆکاری پیسبوونی هەوا لە ژینگەدا دەگەوێتەوە بۆ ئەو ئامێرانی کە بزوێنەر کارەکەن و لە ناویشە ئۆتۆمبیلی هۆکاری سەرەکی پیسبوونی ژینگە بۆ ئێمە داواکاری لە هەوڵەدە شۆفێرانی خۆمان جگە لە ڕۆژی جیهانی ژینگە بە بەردەوامی دەگۆڕەپان و یەکتربڕەکان لە ترافیکەکان کە بۆ ماوەیەکە وەسن بۆ ماوەیە بزوێنەری ئۆتۆمبیلەکانیان بکوژێنەوە تاوەکو بتوانین هەموو لایەک خزمەت بە ژینگەی خۆمان ژینگەی شاری سلێمانی خۆشەویست بکەین.